یک دقیقه ما بڕوە بەناوی خدای گەورە و مەهرەبان بەیاننامەی ئەنجومەنی خەڵکی باڵەکایەتی دوای شەهیدکردنی گەنجێکی باڵەکایەتی بە ناوی ڕێباز ڕەحیم لەلایەن تاوانبارێک بە شێوازێکی درندانە لە بەرواری 31 2012 لە سۆران وەفرێدانی لاشەکەی بۆ ناو ڕووباری گەری عەلیبەگ دوای ماندووبوون و گەڕانێکی بێوچانی خەڵکی باڵەکایەتی و لایەنە پەیوەندیدارەکانی حکومی سۆران و تیمی ژێردەریای دووکان و تیمەکانی تر و دانیشتوانی هەرێک لە گوندەکانی کەنەک و بەرۆکان و سێشمە و بێخمە و بەردین و ساوان و کانی مۆسەک و دەربەندۆک بە هاوکاری وە چەندین گوندی تریش کە ناوەکان لەلامان نینە و بە هاوکاری هەموو لایەک تواندرا لە ڕۆژی یەکشەممە 4 سەی 2012 لە خەلانی بیاوە تەرمی شەهید ڕێباز شەهیدی شەرەفی باڵەکایەتی بدۆزێتەوە دۆزینەوەی تەرمی شەهید بوو دۆزینەوەی تەرمی شەهید بووە هۆی کەمکردنەوەی کەمێک لە خەم و پەژارەی خەڵکی باڵەکایەتی و خانەوادەکەی بەڕێزی و بوو مایەی ڕەوانەوەی ئەو پروپاگەندانەی کە لەلایەن هەندێک کەسی نزمەوە بەرامبەر تاوانەکە دەکران لێرەوە ئەوەی خەڵکی باڵەکایەتی چاوەڕێی دەکا جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و بەڕێزان وەزیری ناوخۆ و وەزیری داد لە چوارچێوەی یاسا و لە ماوەی دیاریکراوی خۆ لێرەوەش لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەو بەڵێنەی کە بە خەڵکی باڵەکایەتی دراوە دەبێتە هۆی لەدەستدانی متمانەی بەڵێنەکانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دووبارە وەرگرتنەوەی هەڵوێستی شارستانی و مەدەنیانەی خەڵکی باڵەکایەتی لە کۆتاییدا بە پێویستی دەزانین سوپاس و ماندووبوونی و هاوسۆزی و هاوخەمی گشت لایەک بکەین و خودای گەورە پاداشی هەموو لایەک بداتەوە هیوادارین وڵاتەکەمان دوور بێ لە هەموو ڕووداوێکی نەخوازراوی لەم چەشنە ئەنجومەنی خەڵکی باڵەکایەتی 5 سەی 2012 ئێستاش ئێوە و بنەماڵەی وتەیەکی پێشەشەکە بەناوی خوای گەورە و مێرەبان بەناوی بنەماڵەی شەهید ڕێباز بە خێراتنی گەرمتان دەکەین ئامادەبووان و بەڕێزانی مەراسیمی بە خاکسپاردنی شەهید ڕێباز نازانی چۆن بۆ چونمان بە چ وشەیەک بڵێین هەر وشەیەک بڵێین بۆ بەغەمی ئێوەی بەڕێز و باڵەکایەتی بۆ شەهید ڕێباز بەڕاستی کە بەو نازانین بڵێین بەڵام ئێوەی بەڕێز لە باڵەکایەتی هەموو برین و غەمەکانی ئێمەتان ساڕێژ کرد ڕێبازی جوانەمەرگ کوڕی ئێمە نەبوو بەڵکو کوڕی هەموو باڵەکایەتی بوو چونکە بەڕاستی باڵەکایەتی و زۆر خەڵکانی تریش لە ئێمە بەپەرۆشترن بۆ شەهیدی ستەم لێکراو و هەر قسە و کارێکیش بێ باڵەکایەتی بەرامبەر بە کەیسی جوانەمەرگ لە لای ئێمە دەرناچێت هەتاکوی ئێوەی باڵەکایەتی خەمخۆر بڕیان لەسەر نەدەن و بەڕاستی ماندووبوونتان بەغەمبوونتان بۆ چوونتان ئەی خەڵکی لەبەری باڵەکایەتی بە هەموو دنیای گوت کە بەڕاستی ئێمەین خەمخۆری یاسا و سەروەری یاسا و دادپەروەری لە کۆتاییدا دەڵێن ئەی خەڵکی باڵەکایەتی ئامادەبوانی بەڕێز و هەموو ئەو کەسانەی کە ماندوو بووینە لە ڕاوەستانی سەر شەقام و گەڕان بە دوای جەنازەی جوانەمەرگ لە ڕووبار و لە مەراسیمی بە خاکسپاردنی جوانەمەرگ بەخێر بێن سەر و سەرچاوانمان خوا جەزای بەخێری هەموو لایەک بداتەوە ئینشاءالله کاکە بە نسبەتی تازیە دیارە ئەمە تازیماندانە تازیشدارانینەوە خوا خێری هەموو لایەکی بنووسی بەخێر بێن سەر چاو
ڕەحمەتی خوا لە بێگەردەنی ئازاکەن زۆر پێوەماندی بووینە خوا خێرێ هەموو لاشی بنووسی دەست خۆشیش لە ڕاگەیاندنەکانەکەین بەڕاستی ڕاگەیاندنەکان هەڵوێستی زۆر جوامێرانە و مردانیان هەبووە لە گەیاندنی دەنجی باڵەکایەتی بە خەڵکی کوردستان و جیهان. و دووبارە داواکارین ئێوەی خۆشەویست بەرژەوەندی گشتی دەبەری باڵەکایەتی لەبەرچاو بگرن و حکومەتی هەرێمیش ئەو داوای ئێمە پێشێر نەکات و لەبیر نەکات چونکی بەڕاستی باڵەکایەتی هەڵوێستی دەبی دووبارە و سێبارە. داوا لەو هەموو بەڕێزانەکەین کە باسی مافی مرۆڤ دەکەن چیتر قاتیل و بکوژەکان نەپارێزن بە ناوی مافی مرۆڤ ئەوانەی خوێنیان ڕژاوە و لاشیان فرادێ ئەوانە مرۆڤن دیفاع لە مافی کوژراوەکان بکەن نەک لە مافی قاتیلەکان. بەڕاستی مافی مرۆڤ ناوێت لەگەڵ ئەوەی بێ دیفاع لە کوژەر و لە قاتیلان بکات دەبێت دیفاع لە مەظلوم و کوژراوەکان بکات ئەوە مافی مرۆڤە و ئەوەش لەگەڵ ئەو یاسایی کە خوای گەورە فەرمێ وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الألباب بۆی خەڵک نەکوژرێ ژیانی مرۆڤەکان تەمین بێ پێویستە ئەوانە بە سەزا بگەێنرێن ئیتر هەموو لایەک بەخێر بێن سەرچاومان خوا خێری هەموو لایەک بنووسێ. رامان چییە؟ رامان